لە شاری هەولێر و لە هۆڵی بەڕێوەبەرایەتی گشتی وەرزش بە ئامادەبوونی بەرپرسانی وەرشی و ڕۆژنامەنووسان و وەرشوانان پەرتووکی حەماپشکە ئەفسانە ونبووەکە لە نووسینی هەردوو ڕۆژنامەنووسی وەرشی زاگرۆز نانەکەلی و سەنگەر زرار بڵاو کرایەوە. خەڵکی سلێمانی بووە دەڵێن لە منتەقەی هەمەدان و سنە هاتینە باپیرانی، بەڵام لە سلێمانی جێنشین بووە لە ساڵی بشتێک لەدایک بووە تەمەنی 8 ساڵان دەبێت داشی زەریفەخان داچی ئەمری خوای دەکات خاڵۆی دەیباتە بەغدا کە دەیباتە بەغدا لەوێ لەگەڵ منداڵەکانی بەغدا لە کۆڵانەکە فێرە تۆپی پێدەبی لەوێش باوکی دەچێتە حەبانیە خاڵۆی دەستە حەبانیە لە حەبانیە خۆی دروستبوونی مەزدەری تۆپی عێراق لە حەبانیەوە دەست پێ کرد لای ئینگلیزەکانەوە حەمە پشکە لەوێ یەک لە یاریزانە باشەکان دەبی شانسی حەمە پشکە لەوەی شانسی هەبووە کوڕی مەلیک فەیسەڵی دووەم معزبی حەمە پشکە دەبێت لە یاریکردنەکەی دێکاتە شفێری خۆی شفێری شەخصی و هەمیش دەبێتە یەک لە یاریزانەکانی حرەسی مەلیکی لە پاشەوەی ساڵی 1951 هەڵبژاردەی عێراق دامەزرێ حەمە پشکە دەبێتە یەکەمین یاریزان لە پێکاتی هەڵبژاردەی عێراق یاریەکە شەهیدەکان حەمە پشکە یەکەمین شەهیدی کوردیە لە تاریخی عێراق دەبی مێژوو نووسەکان و ئەریخەکان دەبی بەوە دابستنەوە یەکەمین شەهید کە باس کراوە لە تاریخی وەقای عێراقی باس کراوە بە ناوی بەشار ڕەشید ساڵی 70 شەهید بوو سەدام حوسێن ئیعدامی کرد بەڵام حەمە پشکە ساڵی 1900 لە نێوان 72 73 شەهید کراوە. لا پەرتووکەکە باز لە ژیانی یاریزانی تۆپی پێ حەما پشکە و کاروانی وەرشی کراوە کەوا یەکەم یاریزانی کورد بووە یاری بۆ هەڵبژاردەی عێراق کردووە یەکەم شەهیدی کوردیش بووە لەسەر دەستی ڕژێمی بەعەس بە شێوەیەکی دڕندانە لە سێدارە دراوە. دوای 53 ساڵ کە ئەم شتە دەرکەن ئەم فاڵە بکەنەوە کە سەری ئەم شەهیدە نیە یەکەم شەهیدی وەرزش بووە بەڕاستی لە لەندەنەوە هاتووم هەر بەلای خاتری ئەم کتابە وتم ئەبێ لەوێ بووم چونکە کاک زاگرۆز وتی ئەبێ یەکێکتان لەوێ بێ وتم بەسەر چاوم نیە ئایتر هەر لەبەر خاتری ئەم کتابەش هاتووم بە جددی یعنی شتێکی زۆر گەورەی بۆ ئێمە یعنی باوکم ئەو ئیشەی کردو بۆ ئێمە یعنی بە جددی ئەمە شانازی پێکەین یعنی عالم کە باسیەکە باسی باشیەکە چی کردووە خاصە بۆ ملەتی کورد کەس نایناسێت بچکۆلە بووم 3 ساڵم بوو باوکم ئەعدام کرا بەس مردم کە باسیەکان نییە پێم خۆشە یعنی نازم چۆن ئەم پیاوە چۆن کوژرە. کتێبخانەی کوردی هەژارە لە پەرتووکی وەرشی بڵاوبوونەوەی ئەم جۆرە پەرتوکانە وا دەکات خوێنەری وەرشی زیاتر زانیاری وەربگرێت و شارەزای مێژووی وەرشوانانی کورد بێت. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.